روج باش از وی ویدیو تمارد کم جبوی رزدار پارێزەر علی کۆلۆ و ئەف داخوازی کرد ئەف دەر گوندێ مزگەفتەیە و پێشیامەژی بەنداوە ئاوەیە بەنداوە مزگەفتەیە ئەف گوند دووەختەی خۆدا گوندێکی بۆش بوو هاتیە دامەزراندن ساڵا 1926 ئەمما حتا ساڵی هەشتەیژی نێزیکەی هەفتەی مالی تێدا بوو سوهوپێ نێوی ژێ کوردی ئێزیدی بوو نێوی ژێ مسلمان بوون و سێ چار مالە کریستیانژی تێدا هەبوون سێ برایەکی بوژی هەورە هەبوون ئەف گوند ڕووبەرێ وێنا نێزیکەی 8,000 هێکتارە 8,000 شوکاتە کە بێ عەقارێ نەه گوندادە بیرەخی پێشیانما ئەو گوندێها گوندێ قزیمۆکەیە پەیرە گوندێ درێجیکێ تێ و پەیرە گوندێ شەلومیە تێ پەیرە گوندێ مەلعەباس تێ و الڤیرەخی گوندکێ هەموو سێ چار مالنە و ژیڤالا بوویە و پەیرە تڵخاتون کتێ ڤیرەخیدا و پەیرە گوندێ ئۆتلجە تێ و پەیرە گوندێ ئەڵاڕەشا و پەیرە گوندێ ماشۆقێ تێ ئاv گوند بەرێ دەستێ هەموو خوڕ و کورد بوون حتا ساڵێ هەفتەی پشتی هەفتەی و هەفتەی و سێە درەختی گوندیدا غەمەری ئانین گوندەك ئاواکردن تەv عەردەی گوندیاژ مەستاندن لەگۆر پۆلیتیکا زنارا عەرەبی هەموو عەردەیمەژ مەستاندن و عەردەی گوندیە نەدانە هەمووشکاژی ji vê dê nêzîkî 10 کیلومتری 25 کیلومترە گوند داناوا دگۆ ئینتیفاع یان ئینتیفاع نە ملکە دikarin her wext tişta bistênin پۆلیتیکا بەعس گۆ کوردا ji 10 heta 15 کیلومترە ji dîwarê ji kaniya dîwêr û heta bigihê mebrûka vala bikin ew siyaset bi ser neket heta niha jî di vî gundî de hê 7-8 gund malmana û gundê dî jî hemû jî hê avana lê kêm bûne bi vî rengî siyaset bi ser neket hingî jî wextê ku Ereb nû hatin ez tê bîra me emrê mir 16-17 sal bû gelekî jî ditirsan salê heftê û yekê û duwa û sêya wa de şoreşa mala Mistefa Barzanî pêşmerga tirsan ku êrîşî wa bikin anha jî em hatiye yekî gundî dawa mafê xwe bikin ev xwedî Xemer ku hatine vê dê ew wî erdî ji wa bistênin û li xwedî wa vegerên gelekî jî wext hatiye gereka zirarê wa qasalê ji li gundiya vegerin ez bawer dikim dem hatiye gereka her kes dawa mafê xwe bike Silav û rêz rêzdar Eliyê Kolo Silavê ji gundê Mizgeftê Roja Avayê Kurdistanê li te dikim roj bi mênê xweş